ناوەندی ڕەهەند یەکێک لەو ناوەندە ئەدەبیانەی کە بە بەردەوامی چەندین چالاکی ئەدەبی تیا بەڕێواچێت و چەندین گفتوگۆی ئەدەبی دەربارەی بەشێک لەو کتێبە هەرە دیارانەی کە بە بەردەوام بڵاو ئەبنەوە و لەلایەن بەشێک لە نووسەرانیشەوە تەنانەت گفتوگویان لەسەرەکرێت. دیارە ئێوارەی ئەمڕۆ لەلایەن کۆمەڵێک لە نووسەر و ئەدیبی شاری سلێمانیەوە گفتوگۆکرا دەربارەی کتێبی ئەدەب و فاشیزم و چەندین بیرمەند و هەروەها نووسەریشتوانیان لەنێو ئەو کۆڕەکراوەیە بەشدار بن. ئەمڕۆ لە ناوەندی ڕەهەند بە ئامادەبوونی ژمارێک لە نووسەران کۆڕێک بۆ ناساندن و گفتوگۆکردن بۆ نووسەرانی بەشداربووی کتێبی ئەدەب و فاشیزم ڕێکخرا کە تێدا نووسەرانی بەشدار بوو هەریەکەیان سەبارەت بە تەوەرێکی ناوڕۆمانی بەندەرفەیلی قسەیان کرد. ئەمڕۆ ناوەندی ڕۆشنبیر ڕەهەند کتێبێکی ڕەخنەی و شرۆڤەیی بە ناوی ئەدەب و فاشیزم سەبارەت بە ڕۆمانی بەندەرفێلی نووسەر ڕۆمانوس بەختیعەلی بڵاو دەکاتەوە و ئەم کتێبە دەنووسەر نووسیویانە و هەر یەکە و لە دیدگای و لە پاشخانی معرفی خۆیەوە خوێندنەوە و شرۆڤەکردنی بۆ ڕۆمانەکە کردووە. ئامانج لە کتێبەکە خۆی لە ڕاستیاوەیە کە ئێمە بتوانین جۆرێک لە نەریتی گفتوگۆکردن بێنینە ئاراوە کە کتێبێکی تازە دەرەچێ گفتوگۆی لەبارەوە پێ ڕەخنەی لەسەر بنووسێ شرۆڤەی لەسەر بنووسێ کەمە پێشتر لە ناو ئەدەبی کوردیا بڵێن لە پانتایی ڕۆشنبیری کوردیا ناڵێم نەبوو زۆر کەم بووە بە تایبەتیش لەم 5 ساڵی ڕابردووە کە گۆڤارە جدیەکانمان بەرەو داخستن ڕۆشتون گۆڤارمان نەماوە نەریتی ئەم جۆرەمان داهێناوە کە بتوانین لە داهاتووشە بەردەوام بین. ئەو بەشەی کە من لە کتێبەکە نووسی و کتێبی ئەدەب و فاشیزم لەبارەی ڕۆمانی بەندەرفەیلیەوە لەوێژدا بێگومان یەک خاڵی بنچینەی باز دەکەم کە ئەویش ئەو کردبوون و دابەشبوونە ناوەکی و باڵین سایکۆلۆژیە یان گیانیەی ئینسانی ئێمەیە و بە تایبەت ئینسان لە دۆخی فاشستیە لە ناو سیستەمێکی فاشستیە بە تایبەت کە کتێبەکە خۆی ینی با بڵین گێڕانەوەی سەردەمی بەعسی فاشیە و ئەوانە و ئەو چیرۆکانە ئەجێڕێتەوە با بڵین بیرکردنەوە و فەلسەفە و ئایدۆلۆژیای پشتی ئەو چیرۆک و ڕووداوانە ئەجێڕێتەوە. کتێبک ینی قسەکانی ئەو ڕۆی منیش ئاماژەکردنە بۆ ئەو دابەشبوونە ڕۆحیەی کە ئینسان لەم دۆخە فاشیستیا تووشیە بێ لەلایەک بە شێوەی لە شێوەکان درک بە ناڕەوایەتی کارەکەی خۆی دەکا بە تایبەت لە لای ئینسانێکی فاشستی با بڵین جەلادێکە لە ڕۆمانەکەدا ئامادەی هەیە درکردنێک هەیە بە ناڕەوایەتی کردەوەکانی بەڵام لە لایەکی تر ئەم ئینسانە دابەش بووە و ڕاستە ئەم درکردنە هەیە بەڵام ئاعتراف ناکە لە ناڕەوایەتەکان ناگەڕێت لە بەرامبەر ئەمەیە هەوڵ دەدا هێورکەرەوە بۆ خۆی بدۆزێتەوە پەنا بۆ هێزێکی ترەنسێندێتاڵی یان وەهمی یان خوددا ببا بۆ ئەوەی ناڕەواییەکان و ناخلاقیەتەکانی خۆی پێدا بپۆشێ. ئیشکردنی من ئەوڕۆ لەسەر ئەم بابەتەیە قسەکردنی من.